باش پێشەچی زۆر سپاسی قەناتی NRT دەکەین بۆ دەرفەتە مەمنونین. ئەمە لە ساڵی 2012 بیرۆکەی ئەو مەرکەزە کراوە و کەم جێگایەکی بۆی کۆمیونیتی کوردی لێرە کۆبیتەوە. تقریبان 8 برادێک بوون لەو برادرانەی کە حەولیان دەدا بەدڵەوە دەهاتن کە تەمەشا بکەین جێگایەک ببینەوە. لە کاتی ئەوە زۆر جێگامان دیتەوە ڕامان لێ نەبوو. دوایی هەر لە بەلەدیەی مانچستەر کە پێماوتن گوتیان جێگایەک هەیە کەنیسەیەکەوە 15 ساڵە بەکار نەهاتووە، دەتوانین ئەمە هیچ ئیجازەشی ناوێت جێگای عیبادەتە دەتوانن ئەم کەنیسەن بکەنە کۆمیونیتی سنتەر و کە مزگەفتیش بەکاری بینە. وڵە کاتین دیتمان جێیەکی زۆر زۆر مناسب بوو ناحیەی قاعەکانی و قاعەیەک لەسەرەوە یەک لە خوارەوە بۆ ژن و پیاوان و جێگای دەستنوێژ و بەس لە حالەتێکی زۆر خراپ بوو چکە لە مێژ و بەکار نەهات بوو. یعنی وەچی برەی احتیاجاتێکی زۆری هەبوو و توانی ماوردە وردە هەمووی چاک بکەینەوە بە پشتیوانی خێرخوازان لێرە و لەو کاتە لە کوردستانیش یعنی وەزعێکی باش هەبوو لە 2012 و 2013 پاڵپشتێکی زۆر لە ئەو سنتەرە کرا کە مەتوانیمان بگەینە ئەو مەرحەلەیە. زۆر باشە دکتۆر کامەران، تۆ ئەزانی کە دیزایانی کلێسا یاخود کەنیسا وەک جیاوازە وەکو مزگەوت لەمەیە چۆن بیرتان لێکردوت و ئایا بەدەمان هیچ گۆڕانکاریەک بکەن یان جارێک وا دەمێنێتەوە؟ بەڵێ وەڵی خۆی تەمەشای ئەوە لە فیلمەکە تەمەشا دەکەی قاعەیەکی زۆر گەورەیە کەنیسەکە، بەس ئەوەتە ئەمە منبەرێکمان لۆ کردووە بە ئیتیجاهی قبلە و لە ناوەندی مزگەفتەکە ئەوی تر فەرشە و بینا و شتەکەیت ئەوە کراوە زۆر چێت درۆپە و شتیوای دەکرد. یعنی بە هیچ نەوعایەک ئەوە نەبوو، هیچ پێشەکاریەک نەبوو لە ئەو شتە. لەسەرەوەش عینیشت قاعەیەکی دوور و درێژ هەیە بۆ ژنان کە دەتوانن لەوێ نوێژ بکەن بێەوەی بچیتە بگاتە دەکەونە پشت منبەرەکە ئەوانیش کەس بۆ ناحیە شەرعی و نوێژ وکردنەکە هەمووی ڕێک و پێک دەرچوو. یعنی بە بێوەی تەحویراتێکی وای لێ بکەین مناسب بوو زۆر جێگاکە. زۆر باشە. سەبارەت بە ئازادی ئاینی باس لەوە کرد لە راپۆرتەکەیە کە بەلەدیە شارەوانی پێشنیازیەوەیان بۆ کردوون، ینی ڕەنکە مەسەن بۆم نەگەر ڕووداوە لێرە بووە ڕۆ قرس بووایە حکوومەتی وڵاتێکە زۆرینە مەسیحین پێشنیازی کەنیسەیەکی با بڵێن کۆنی بۆ کردوون کە بیکردنەوە. ئەمە چۆنە بینی ئەم پێکەوە ژیانی ئاینی لەوێ چۆنە بینیت؟ بەڕاستی لێرە شتێکی ترە، یعنی پێکەوە ژیانی میلەتی ینی مەسیحی لەگە مسلمانان لەگە جودەکە هەمووی زۆر بەڕێک و پێچیە، هەمووی قانون ئەوەی دەکا و هەمووی کە کۆمیونیتی لەگەر یەکە. یعنی کە دیتمان ئێمە هاتین دەور جیرانەکانیشمان مەتەلەن سنتەری تری لێیە، سنتەری کاتولیکیمان هەیە لە هەر لە دوامانە، کەنیسەیەکی تر هەیە لەو کەنیشتەی زۆر بەڕێزەوە لەگەرەمە ئەوەیان کردی، زۆر پشتیوانیان کردوین. ئاسایە دوکتۆر کە بزانین چەندتان پێیاوە بە چەند کڕیتانە؟ واللهی ئەو وەختە زۆر هەرزان بوو، یعنی بە 180,000 پاوەند بوو، بەس زۆر ئەو پارە گەلێک زۆر بوو. ئێمە بیدایەت هەر ئەوە 40,000 پاوەندێک بەو 8 کەسە ئەومان کرد. مقدمەماندا گوتمان پاش 3 مانجی تر ئەوەنتر ئەو دیپۆز ئەگە پارە نەبوو پارە چۆنە دەیت. بەس وەڵڵاهی ئینسان حەول بدا نیەت بکا بۆ خوددا. نازانی ئەو وەختە من سەفەرێکی کوردستانم کرد، هێشتا ئەعلانی مزگەفتەکە نەکرابوو بە تەواوی عالەم دێمە گەڕان کە پارە ببەخشن بۆ بنیادێنانی ئەو مزگەفتە. لێرەش کۆمیونیتیەکە سەربازان لە کوردستان دەوریان زۆر زۆر هەبوو لەو پرۆژەیە. باشە، مسلمانانی بەریتانیا کوردەکانی بەریتانیا چۆنە بینیت لە پەرستش لە سەردانی مزگەوت و مزگەوت زۆرتر تۆ دەزانی زۆر جار مامۆستایانی ئاینی لە مزگەوت تاوتاریانەیە، هەندێک حاڵەتی تایبەت هەیە دێنە لای پرسیاری لێ دەکەن، لەم بابەتەیە لەوێ چۆنە؟ عینی شت، یعنی لێرە مامۆستایەکمان هەیە، مامۆستای کوردمان هەیە و مامۆستایەکیشمان هەیە چونکە یعنی عەرەبی قسان دەکا و دەنگی خۆشە و
پێشنوێژی دەکات غێری کوردیشمان هەیە و ناحیە شەرعیش دێن مثلا هەیە دێتن مثلا دەیوێژن مارە بکە تازیمانەیەک هەبی لێرە دەدادەندرێ بە عینی شێوەیە بەس لێرە بەڕاستی دەوری سنتەرەکە و مزگەفتەکە زۆر زیاترە کە کۆمیونیتی دێن هەیە مشکلەشی یعنی من کە بەخۆم دکتۆرم لێرە تەقاریرێکی هەیە یان لە کوردستان کەسێکی نەخۆشە دێ سوار و پرسیارێکی هەیە یاخود یەکە لەوانەی تازە گەیشتن بۆ بریتانیا نەوعی ارشاداتێکیان دەوێ یاخود فۆرمێکە پڕ دەکەنەوە زۆر لەو ئەرکانەی تێدا هەیە لە کاتی لێقەومان زۆر ملاحظەم کردووە ئەم بەڕاستی هەست بە دەوری ئەو کۆمیونیتی سنتەرە دەکەم ئەم سنتەرە لە کاتی لێقەومان زۆر جار گەنجی کورد هەیە لێرە بەداخەوە جاری وایە دەبینی کتوپڕ ئەمریخوا دەکا کەسیشی لێرە نییە گەنجە 30 ساڵە ینی پار ڕەمەزان حالەتێکی وامان هەبوو ئەو کۆمیونیتی هەموو لێرە کۆبەوە مع العلم لە وەخت مزگەفت قەپات بوو سنتەر قەپات بوو لە وەختی کۆڤید بوو توانیمان کە بە واستەی ئەو سنتەرە پارێکی وا کۆکەینەوە جەنازەکە بنێرینەوە کوردستان و موافقاتی بۆ وەرکردین بە خلاری 2-3 ڕۆژ یعنی دەوری گەلێک زۆرە چکە جێگای و ڕێگای خۆت نەبیتن دەبی بچی لەبەر کۆمیونیتی تر داوای ینی موافقە بکەیت کە بچی لەوێ مناسبەکانت بکەیت. باشە دکتۆر پێشتر من شتی تریشم بینیوە کە شوێنی تریش کڕاوە لە بەریتانیا ینی چەند مزگەوت هەیە چەند محاولە هەیە بۆی کە لە هەموو شارەکان مزگەوت دروست کرێیان شوێنی ئاوا بکڕێ محاولی تر هەیە؟ والله بەردەوامە ئەگە تەمەشای ئەغلەبیەت یعنی عەدەدێکی گەلێک زۆر لەو مزگەفتانەی بریتانیا هەموو کۆنە کەنیسەیە بەلەدیە پێخۆشە کە ئەتوو ئەو جێگایە دەکرێ و ئیدامەی دەکەی و بە شروع دیوان دەبێ تو ئەوەی بکەیەوە یعنی شتی ئەسەری و شتیوای لێ نەگۆڕی ئەوان مەرجەکانیان چییە بێ؟ مەرجەکانیان ئەو مەرجی کە توراتیە کە لە دەرەوە ناتوانانی شکلی بگۆڕی یعنی مەرجی توراتیە لە ناوە احتیمالە هەندە تەغییراتمان کردووە ئەو شتانە بەس ئەوان بۆ هەموو بینایە زۆر بینایی تر هەیە مەرجی ئەوەی تاریخی لەسەر شروط هەیە موافقاتێکی زۆر نەبی ناتوانانی بیگۆڕی. زۆر باش ئەوانی کە سەردانی مزگەوتەکەکەن هەموو کوردن یان قەومیاتی تر و بەریتانی و والله نسبەتێکی گەلێک زۆر قەومیاتی ترن یعنی دێ ئێرە غیری کورد عەرەبە سۆمالیە پاکستانیە یعنی قەومیاتی گەلێک زۆری لێە و زۆر هەست بە فەرامۆشی دەکەن کە دێنە ئێرە دەرێ ئەمە دێنە ناو ئێوە و دەزانینەوە جێگای خۆمانە مزگەفت خۆمانە. بەڵێ دکتۆر کامەران خۆشحاڵ بووین کە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریت لەگەڵمان. مەمنونین دەتوانم من بەس بانگەوازێک بکەم لێرەوە بەڵێ فەرموو. ئەمە لە مانجی ڕەمەزاندا هەموو ساڵی خاستن ئەو ساڵ پێویستی خەڵکی فەقیر و دەرامەتی کوردستان گەلێک زۆرە حملەی هاوکاری 2021 مان ڕاگەیاندووە بۆ ئەوەی سەدەقات و خێرات و زەکات کۆ بکەینەوە بۆ یارمەتی خەڵکی هەژار لە کوردستان ئەوانەی ئەیتامە بێباوکن نەخۆشن دەرمانیان بۆ تەرتیب دەکەین حملەکەمان گەرم بۆ ئینشاءالله پاڵپشتی مسلمانان دەکەین لە کوردستان و لە دەرەوە کە کۆنتاکتی لەسەر مەولەوی کوردیش کالچرل سنتەر سایت کۆنتاکتمان هەیە و بانکی تێڵمان هەیە بۆی ببەخشونە بەش ئینشاءالله بە پشتیوانی خوددا دەگەینە دەستی پێویست ئینشاءالله. دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامیتان کارێکی باشەکەن زۆر خۆشحاڵ بین دکتۆر کامەرانم شۆ لەگەڵمان بووی. زۆر سپاستان دەکەین بەزاکێری ئێوەش بداتەوە ڕەمەزانتان پیرۆز.